ڕۆژتان لەوێ بەخێبن سەرچاوم وەکو فێرخوازێکی پەیمانگەی تەکنیک کوردستان هەستاوم بە ئەنجامدانی پرۆژێکتێک لە فستیڤاڵی ساڵانەی مایە بە هاوکاری مامۆستایەتگار زۆر سپاسیەکەین پرۆژێکتەکەمان ڕادارە مەشروعێکی ئاسایی ڕادارێک بۆ وەکو حاسە بەکارێنی سکوریتیە لە هەر شوێنێک کە تۆ بتەوێ ئاگادارکردنەوەیکت بۆ بێ خۆت لەو شوێنە دیار نەبی ئێستا ئێمە دیستانسەکەیمان 40 سانتیمان دیاری کردووە ئەتوانی بە 360 پلە بخولێتەوە بەو شوێنی کە تۆتەوێ یاخود ئەتوانی ئەگەر لە داهاتووە پرۆژەکان یەکێک لە پشتت بێ پرۆژێکتە گەورەترکەی ئەکید لە دوای تاوابوونی خوێندنمان بۆی خوێندنمان کرد کە لە شوێنەکە پرە بە توانەکانمان بدەین بەرەو پێشیان بەرین وە لە و لە ئێستا زۆر کەم یعنی لە پشگیری تەکەن بەڵام خۆی سنتەرێکە بێ زۆر باشە هەر یەک لە فێرخوازانێک وەکو ئێمە مەشروعی زۆر باشمان لە مێشکایە بۆ پرەودان بۆ گەورەبوونی خۆمان بۆ تواناکانمان بەهێز بێ بۆی ئێمەش هەر وەکو کەسێک کە بتوانێت پرە بە پرۆژێکتەکانی بە زیاتر خۆی بناسێنێ پێویستەکە کەسێک لە پشتت بێت تا بتوانانی بۆ ئاستە بگەی کە لە مێشکی خۆتایە. ئەمە پرۆژەکەمان لەسەر ترافیکە بۆ ناگەر ئەمبولانسێک نەخۆشێکی پێبێت نزیک بێتە لەو ترافیکە ترافیکەمان بۆ سەوز کات ئێمەش چەند شرکێکمان بۆ داناوە کە نزیک بێتەوە لەی سەوز بێت بەڵام کە تێپەڕی سوور بێت لەبەری ئەو لۆدە زۆرە سەر و جادەیە دروست دەبێت ئەبێت پشتگیریمان بکەن لەبەروی ئەم پرۆژەیە پەری پێبین بۆ ئەگە حکوومەت بێدیان بەشی دایری مرور ئەوان یارمەتیمان بن ئەم پرۆژەیە توانین بە GPS لەگەڵ ترافیکەکانە داینی ئێمە ئەگەر پشتگیریمان بکەن بیرۆکەکەمان زۆر جوانە و لە کوردستان ئەتوانین بەکاری بێنین شتیان زۆر دروستە شتی زۆر جوان بەڵام کە کەس پشتگیری نەکرەوە ئەو ژوازی لێنەوە. ئەو پرۆژەیە ناوی لاین فۆلۆوەرە ئەو پرۆژەیە یەکەم جار من هاو بۆ بیرم لە هەنەوە لە هۆتێلەکانی دوبەی ئەو ڕۆبەتە لە جێی کرێکار بەکاریانە هاو من کردم یەکەم شت زۆر گرنگە ئەو ئەردوێن و پارتە پێڵێن ئەردوێن و چپ ئەردوێنەوە سێ حساسی پێوە حساسە ڕەنگی ڕەشوەرەگرێت بۆیە لەسەر خەتەکەی خۆی دەڕوە ئەوە لە جێی کرێکار بەکاردێت خۆی سێرڤیسی ڕوومشتەکە خۆی بەڕێی خۆیەوە هیچی مرۆڤێکی ناوێت خۆیەکە ئەتوانێت نانوشت هەڵگرێ بۆ ڕوومەکان بۆ ژوورەکانی خۆیان لە هوتێلەکان تقریبا خەریکی بووم یەک مانگ ئیشم پێ پارچەکانی خۆی لەیەتی من هەمووی بەس خۆم دامناوە خۆم بەرمەجە و کۆدم کردو. ئێمە ئەم درۆنەمان دروست کردووە ئەم درۆنێمە جیاوازە لە درۆنەکانی کە توانای هەیە 3 کیلۆ هەڵبگرێ لە درۆنەکانی بازار جیاوازە و ئەمە بۆ هەموو بوارێک ئەتوانی بەکاری بێنی هەم بۆ بواری ئەمنی و هەمەتوانی بۆ بواری وی شوێنە بتێت تەسویری شتێکی جوان بکەی بۆ ئەوژە بێت 4 کەس بووین ئەمە لە APM و GPS و ماتۆڕ و پاتری پێگاتوە بۆ هەموو بوارێک وەکوتم ئەتوانین بەکاری بێنی ئەم جۆرە درۆنە زیاتر ئەمە بۆ بواری ئەمنی بەکارێت بۆ زیاتر بۆ بواری ئەمنی بەکارێت چکە ئەمە توانێت هەڵگرتنی 3 کیلۆیەوان بۆ گواستنەوەی شتێکیان بێ لە شوێنێکەوە بۆ شوێنێکە بۆی خوتورات لەسەر کەسێک نەبێ ئەو شتە بکە لە ڕێی درۆنێکەوە شتەکان بۆ نێریتە ئەو جێگای کە ئەمە بەستیانە ویسمان شتێکی جیاواز بکەین کە تا ئێستا نەکراوێ و ئەوانەی لە بازار لە شانگاوشتەکانی کە ئەیبینین زیاتر شتی تەقلیدی و دووبارە بووتمە ئەم جارە شتێکی جیاواز بکەین بۆی ئەومان هەڵبژە ئیسفادەیەکی شێتوانی لێ بکرێت وەکو تەسویرکردنی شوێنێکی زۆر گەورە یان دیاریکردنی مەساحێک بۆ شوێنێک بۆ شتێک بۆ ڕووپێوی بۆ شتێ بەکارێت ئەم شتە خۆی چکە ئەمەمان بە 3D دروست کردووە قوتی قاچەکان و ماتۆڕەکانێتی ئەو باڵانەی کە هەیەی ئەو توانایی یاوتێک کە بتوانێت 3 کیلۆ نەمانتوانی پێشکردنێکی زۆری تیا بەدی بکەین چکە هەنێ شتێ لاوانێت لە ڕووی ئەمنیەوە ڕێگە پێدراو نەبێ بۆیە هەر کامێرێکی بەسیتمان لێ بەستوە ئەمە توانین ئەمە ئەو APM کە بەکارمان هێناوە 2016 مۆدێلەکەی ئەتوانین شتی 2022 21 شتی باشتر بەکاربێنین بەڵام تێچووی زیاترە ئێمە شتێکمان کردووە تێچووی کەم بێت.